مادی هۆشبەرێکێکە لە بابەتە گەرمەکان ئێستا بێگومان ئێمە لە هەردوو تەوەرەکە تەوەری بازرگانیکردن و تەوەری خواردنە بێ ئیش بکەین بەنسبەت تەوەری بازرگانیکردنەوە ئەبیژە بێ سنوورەکانمان زیاتر کۆنتترۆل بکەین دەستگاکانمان زیاتر بەهێز بکەین دەستگا کە پەیوەندیدارەکان تواناو ئیمکاناتی زیاتر بخەینە بەردەستیان من دڵنیام ئەتوانین لەو ڕۆ کۆنتترۆلی بکەین نە مەرج نییە لە ساسەت بەڵام بەشی زۆر تا ڕێژەی لە سانەوە دەتوانین کۆنتترۆلی بکەین بەنسبەت ئالوودەبوون یاخود خواردن و بەکارهێنان لە ڕاستی ئەمە ئیشێکی هەمەلایەنەیە هەم وەزارەتەکە پەیوەندیدارەکان وەکو تەربیە مامۆستایانی ئاینی دەستگاکانی ڕاگەیاندن هەرچی هەمویان ئیشی لەسەر بکەن وەڵام گرنگترینشت ئەوەیە کە ئێمە کار لەسەرەوە بکەین کە ناوەندێکی چاکسازی چاکردنەوەی ئالوودەبوان دروست بکەین لە شاری سلێمانی و من پەیامم بەڕاستی بۆ هەم خەڵکی سلێمانی و هەم بۆ دەسەڵاتداران لە شاری سلێمانیەوەیە کە هیمەتێ بکەن و کارێ بکەن کە ئەم ناوەندە دروست بکرێ بۆی بتوانین چارەسەریان بکەین و بە ساغ و سەلامەتی بیان جێڕێنەوە بەناو کۆمەڵگا ئەوانەی کە با بڵێن سیمینارەکان ئامادە کردووە ناوەندی یاسایی یەکێتی نیشتیمانی کوردستانە واروە پێشکەشکارەکان بەڕێوەبەری پەیمانگای پزیشکیە کاک دکتۆر بەرزان وەروە ئامادەبووەکانیش ئەفسەرانی وەزارەتی پێشمەرگەن کە ئەوانیش گرنگە بەڕاستی لەم ڕۆ زانیاری پێویست بخەینە بەردەستیان